زیاتر لە مانگێکە لە گوندی زمزمۆکی سەر بە خەزای بەردەڕاش بەهۆی وشکبوونی بیرێک لە گوندەکەیان تووشی بێ ئاوی هاتوونە. زیاتر لە 180 ماڵ لە گوندەکە ئێستا بێ ئاون. کێشەی بێ ئاویمان هەیە، ڕاستی زیاتر لە مانگێکە کێشەی بێ ئاویمان هەیە کووە ئەمە بێ ئاوین و ئاو بۆمان نای بیرەکەمان وشی کردووە. ئەو هەموو عادی ئەوەیە مانگەکە کەمە ئەو بەتانکو بە پیکەمان دەینین، ڕاستی ئەوێ ئەڵانەکەمە ئەوەی پیکەمی لۆخۆ بە پیکەمان دەینی خۆشە تانکەی و دەباتن بەزەوی پیکەمینی مەجبورە بچی بخڕێتنەوە جێش لۆی دێتن ئایا بەبەری دەکەن چکە لێرە زیاتر ئاو بیرە یەک بیرە بەخێرە خۆ عادل دەمادات زیاتر لە مانگێکە هەموو ڕۆژ ئەو ئاوەی دەکێش. ڕاستی ڕۆژانە دانیشتوانی گوندەکە بەهۆی بێ ئاویوە دەستنە لای زەوی کشت و کاڵیەکانی ناوچەکە تاکو ئاو بۆ ماڵەوەیان ببان. هەندێک جاریش دەبێت نۆرە بگرن بە 3 بۆ 4 کاتژمێر تاکو ئاویان بەبەر بکەوێت. کارەکە ئەوەیە کە بیرەکەمان وشکی کردووە و وەلایەنی پەیوەندیارمان ئاگادار کردوێتەوە کە بێن بیرەکەیمان بۆ لێ بدەن، ئەویش بەدەم گۆتیان دێ لێ دەدەین و هێشتا هیچ دیار نیە. تقریبەن چلە خلاص بوو و دنیاش گەرمە، خەڵکە زۆربەی پێویستی بە ئاوە. دانیشتوانی گوندەکە وەک خۆیان دەڵێن چەندین جار لایەنی پەیوەندیدارمان ئاگادار کردوتەوە کە تاکو ئێستا بەدەم داواکاریەکانی ئێمە نەهاتوون کێشەکەیان چارەسەر نەکردووە. دایرەی ئاو قایمەقامی بەردەڕەش هەموو لایەنی پەیوەندیدارمان ئاگادار کردوتەوە لێرە ئەوە زیاتر لە مانگەکە کەس نەهاتیتە سەرخەت هەر دەڵێن چارەسەر بوو کێشەی ئاو کێشەی پێداویستیەکی سەرەکیە. ڕۆژانە خەڵک پێویستی بە ئاو دەبێت، ئاومان نییە ڕاستی خەڵک مرد لە تێنان بە ڕۆژانە دەچن بە پارە ئاوێ دەکڕن. ڕۆژانە هەیە سیارەی هەیە بە سیارە خۆ ئاوێ دەینیت هەیە دەکڕێت. گوندی زمزمۆک ژمارەی دانیشتوانەکەی زیاترە لە 500 کەس، زیاتر لە 230 ماڵی تێدایە بۆی وشکردنی بیرێک لە گوندەکەیان. زیاتر لە 180 ماڵ لە گوندەکە تووشی بێ ئاوی هاتوونە. داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن بە زووترین کات کێشەکەیان بۆ چارەسەر بکرێت. محەممەد جەلیل، کەناڵی بادینان، بەردەڕەش.